ئەم کاتتان باش بە پێویستم زانی ئەمڕۆکە لەسەر سیستەمی نوێی جیهان هەندێک قسە بکەم. وا دیارە ئەمەیان زۆر گرنگە، زۆر جاران سیاسیەکان، مێدیاکاران ینی ڕۆژنامەنووسان ئەوانەی ڕووداوەکان هەڵدەسەنگێنن، سیاسەتی ڕۆژ هەڵدەسەنگێنن بە تەنیا لە دوو پەنجەرە تەماشای بابەتەکە دەکەن. یەکەمیان سیاسەتی ڕۆژانەیە کە ئەمانە شتی استراتیژیک نین، ئەکرێ لە هەر کاتێکدا گۆڕانکاریان بەسەردابێ، لە هەمان کاتدا باس لە وێنە بچووکەکە دەکەن. ئەمەیان لە بۆ هەڵسەنگاندن بەگشتی دەست نادا. ئێمە لە سەردەمێکداین ئیتر کە ئەکیبەکەی گروپەکەی دۆناڵد ترامپ هاتوتە سەر دەسەڵات و لە هەمان کاتدا ئیتر ئەبینین کە لە نێوان ترامپ و پوتیندا چ گۆڕانکاریەک لە ئارادایە سەبارەت بە شەڕی ئۆکرانیا. لەو ئەوە نیشانمان ئەدا کە سیستەمی جیهانی بە تەواوەتی دەگۆدرێ. لە هەمان کاتدا ئەگەر تەماشای کۆنفرانسی هەری دوای ئاسایشی مونیخ بکەین، لەوێدا ئەو گوتوبێژانەی کە ئەنجام دران لە نێوان ئەوروپیەکان و ئەمریکیەکاندا، لەوێشدا ئەوەمان بینی کە ئەو هاوپەیمانیەی پێشتر هەبوو، هاوپەیمانی ئەتلەنتیک، دەرزێکی زۆر گەورەی تێکەوتووە. هاوڕێیان هەروکو ئەزانن لە سیستەمی جیهانی سەدەی بیستەم بەردەوامی کرد هەتا وەکو ساڵانی 90یش، و ئەم سیستەمە زیاتر سیستەمێکی دووزەمسەری بوو لە نێوان بلۆکی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات، بلۆکی سۆسیالیست و بلۆکی کەپیتالیست، و ئەمەیان لە ساڵی 90دا کۆتایی پێهات. کەینێ کۆتایی پێهات بە هەڵوەشانەوەی سۆسیالیزمی بنیاتنرا و ڕووخاندنی دیواری بەرلین. بەڵام پێشەوەی بینەسەرەوە دەمێ باس لەوە بکەم، سەرباری ئەوە لە هەشتاکان بەدواوە مرۆڤ ئەتوانی بڵێ ئەم سیستەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەتاوەکو دەگاتە ئەفغانستانیش ئیتر کۆنتترۆلێکی تەواوی نەبوو، چونکە تەماشا دەکەین لە سەرەتای هەشتاکاندا ئیتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کۆمەڵی گۆڕانکاری ڕوو ئەدەن، وەکو هاتنی کۆماری ئیسلامی، پاشان تالیبان و ئەڵقاعیدا، دوای ئەوە سەدام حوسێن، بەهێزبوونی بزوتنەوەی حەماس و حیزب الله، هەتا وەکو دواییش دەگاتە بەهاری عەرەبی و داعش و لە دواییدا جەنگی ئۆکرانیا و لە هەرە دواییشدا 7 ئۆکتۆبەر واتە هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل. نیشانی داین کە لەو ناوسەیەدا بە هیچ شێوەیەک لەو کاتانەدا، یعنی لە ساڵی هەشتاکان بەدواوە، لە کۆتایی هەفتاکاندا بەدواوە، سیستەمی نەزمی جیهانی کۆنتترۆلێکی وای نەبوو و لە دوای 90یشدا بە هەمان شێوە. ئەوە لەکوێ ئەتوانین ئارگومنتی ئەوە بێنینەوە؟ لە شەڕی عێراقدا، مەسەڵەن شەڕی دووەمی کەندا و ڕاستە ئەمریکا دەستی پێکرد بە هێزێکی زۆر گەورە هاتە ناو عێراق، بەڵام تەماشا دەکەین ئێران ئەمریکای لەوێ دەرخست. لە ساڵانی دواییدا تەماشا دەکەین هاوپەیمانانی ئەمریکا لەگەڵ رووسیا و چین هاوپەیمانیەکی زۆر گرنگیان ئەنجامدا. ئێستا کە ترامپ بەنیازە ئەو هاوپەیمانیە بگەڕێنێتەوە باوەشی ئەمریکا، مەبەستمان سعودیا و ئیماراتن. بۆیە ئیتر ئەتوانین بڵین ئێستاکە گروپێکی نوێ هاتووە بە سەرۆکایەتی دۆناڵد ترامپ و بەنیازە سیستەمێکی نوێی جیهانی ساز بکە. ئەو سیستەمە کۆمەڵێک بابەتی هەیە، کۆمەڵێک قاچی هەیە، بەڵام بەر لەوەی بکەوینە سەر ئەوە دەبێت تایبەتمەندیەکی ئەو سیستەمە دەستنیشان بکەین. ئەویش ئەوەیە لە شوێنەکانی دیکەی غەیری دەریای پاسیفیک ڕەنگ بێ ئەو سیستەمە تایبەتمەندی هەرە سەرچەکەی ئەوە بێ بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەخۆی ئارشیتێکتە، حتا لە ئۆکرانیاش بەخۆی ئارشیتێکتە و ئەڵێ ئۆکرانیا حەوشی پشتەوەی ئەوروپایە، بەڵام من خۆم ئارشیتێکتم، من خۆم ئەندازیارم، من بڕیار ئەدەم ئەو باخچەیە چۆن ببێ، کام گوڵ، کام گیا، کام دار و درەخت لەو باخچەیە بڕوێ. ئەو بەخۆ بڕیار ئەدا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا ئەو بەخۆ بڕیار ئەدا کە غەزە چۆن بێ، چۆن نەبێ، بکرێتە چەند مۆڵێک و مەلەوانگەیەک و هەوارگەیەکی گەشتیاری وایە خودنا. هەرچەندە لە ژێر ئەمانەدا ئەمن پێم وایە ئەوە نییە کە دۆناڵد ترامپ باسی دەکات. دۆناڵد ترامپ مەبەستێکی دیکەی هەیە، بەڵام ئەگەر ئەمەشی هەبێ تایبەتمەندیە سەرچەکەی ئەوەیە کە ئارشیتێکت بوونی خۆی دەسەپێنێ بەبێ ئەوەی بەخۆی لەوێ بێ، بەبێ ئەوەی بەخۆی هێزێکی سەربازی لەوێ هەبێ. کەواتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوە لە ڕێگای چێکە؟ لە ڕێگای دوو هێز دەکە، هێزێکی ڕق وەکو ئیسرائیل و هێزێکی نەرم و خاوەن پارە وەکو سعودیا، بێگومان ئیماراتیشی لەگەڵدایە. ئیتر تەماشا دەکەین ئەمە لەلایەک. لەلایەکی دیکە کۆڵەکەی سەرەکی دیکەی
ئەو سیستەمە ئەوەیە کە مێژوەکان بەرەواژی دەکاتەوە. لە بەرنامەکانی پێشودا باسمان کردووە خۆشتان ڕنگ بێ بزانە بن لە سەردەمێکدا کە شەڕی سارد لە نێوان بلۆکی سۆسیالیزم و بلۆکی سەرمایه‌داری زۆر بەهێز بوو. سعودیا هەڵسا چی کرد؟ سعودیا هەڵسا لە ساڵەکانی هەفتاکاندا لەگەڵ چاینا لەگەڵ چین ئیتیفاقێکی استراتیژی مۆر کرد بۆ ئەوەی یەکێتی سۆڤیەت بە تاقی تەنیا بهێڵێتەوە. ئیتر ئەمە وای کرد لەلایەک یەکێتی سۆڤیەت لاواز بێ کە لە کۆتایی هەشتاکاندا ڕووخە و لە هەمان کاتدا وای کرد کە چاینا وڵاتێکی وەکو چاینا ئیتر ببێتە وڵاتێکی هەژمونگەر کە ئێستاکە لە شەڕی عەقلی هزری دەستکردا ئیتر ڕۆلی پێشەنگ ببینێ و لە بابەتەکانی دیکەش بە تایبەتی لە بواری ئابووری و کۆنتڕۆڵکردنی بازاڕدا. بەڵام ئەو ڕۆکە تەماشا دەکەین هاتنی دۆناڵد ترامپ شتەکەمان بۆ پێچەوانە دەکاتەوە. ئەویش ئەوەیە کە ڕنگ بێ ئەوە بێ کە ئیتیفاقێکی استراتیژی لەگەڵ رووسیا ئەنجام بدە. وە کاتێک ئیتیفاقێکی استراتیژی لەگەڵ رووسیا ئەنجامدا ئەم کاتە رووسیا لە چین دەکاتەوە و جارێ نازانین ئایا لەگەڵ کۆریایی باکووریش هەمان ئیتیفاق دەکا، ئایا لەگەڵ ئێرانیش هەمان ئیتیفاق دەکا یان نا، ئەمیان جارێ بەڕاستی دیار نییە. بەڵام ئەگەر بێت و ئەمانە بکە ئەوە بمانەوێ و نەمانەوێ چاینا دەخاتە ناو گەمارویەکی زۆر گەورە. ئیتر لە بۆ هەندێک دەبینین جیۆپۆلۆتیک بە تاوەتی گۆڕاوە. باسم لە کۆبوونەوەی هەری دوایی ئاسایشی مونیخ کرد کە لەوێدا جێگری سەرۆکی ئەمریکا ئیتر بە چ شێوەیەک لەمەڕ ئەوروپیەکاندا قسەی کرد، بە چ شێوەیەک ئیتر پشگیری لەو پارتانە کرد کە ئەوروپیەکان وەکو نەژاد پەرست باسییان دەکەن. یەک لەوانەش پارتی ئەلتەرناتیفی ئەڵمانیا بوو، AfD. باسی لە AfD کرد کە دوێنێ لە هەڵبژاردندا ڕاستە نەبوو بە پارتی یەکەم بەڵام بوو بە پارتی دووەم و دەنگەکانی دووقاتی کرد. باشە AfD چی دەوێت؟ AfD هەمان ئەو شتانەی دەوێت کە دۆناڵد ترامپ دەیەوێت و AfD هەمان ئەو شتانەی دەوێت کە پوتین دەیەوێت. واتە واز لە ئۆکرانیا بێنن، بەرژەوەندی ئێمە لەگەڵەوە رووسیادایە، ئێمە کارمان بە دیموکراسی نیە، ئێمە کارمان بە مافی مرۆڤ نیە، ئێمە کارمان بە سیاسەتی گلۆبالیزمدا نییە بە پێچەوانەی ئیدارەی بایت کەواتە. و لێرەدا بێگومان تەماشا دەکەین ئیتر ئەو سیاسەتەی پێشووی ئەمریکا سیاسەتی کلاسیک بە تەواوەتی شکستی پێدێنێ و لێرەدا دەبینین کە ئەوروپیەکان بە تەنیا دەمێنێنەوە. چونکە وەکو وتم ئەوروپیەکان ئۆکرانیا وەکو باخچەی پشت ماڵی خۆیان دەبینن. ئەگەر بێت و ترامپ و پوتین اتفاق بکەن و دیارەکە اتفاقیان کردووە و مێزی دیبلۆماسیان لە ڕاستدانا و هەموو شتەکە تقریبا بڕاوەتەوە. ئێستاکە زێلێنسکی بە تەنیا قمار لەسەر ئەوە دەکا ئایا ئەو بچێت بۆ کوێ، خۆی لە خۆیدا نامێنێتەوە لەسەر دەسەڵات، خۆی لە خۆیدا بە ئاشکرا پێیگوت دەست مافیا دکتاتۆر. کەسایەتێکی وەکو زلێنسکی بێگومان کە لە ئاکتۆرێکی کۆمیدیەوە هێنایانە سەر شانۆی سەرۆک کۆماری ئەوەی لە پشت بوو. چونکە ئەو کەسە بەتەنیا کۆمیدی نەبوو، بەڵکو ئەو کەسە بە احتیمالی زۆر پێشتر لە ناو بازرگانی مافیا و ئەڕۆهین و مادە بێهۆشکەرەکاندا گڵا بوو کە بەر لە شەڕی ئۆکرانیا و رووسیادا ئۆکرانیا یەکەمین وڵات بوو کە لە ناویدا ئەو جۆرە بازرگانیە زۆر دەکرا و زیاتریش سیاسیەکان دەستیان تێکەڵ کردبوو لەگەڵ ئەو بازرگانیە بە دەردی گەندەڵی دەیناڵان. ئیتر ئەم جۆرە گەندەڵانەیان بۆ شتێکی وا بەکارهێنان و ئەمڕۆکە باوکێکی دیکە هاتووە بە ئاشکرا پێی ئەڵێ تیف دیکتاتۆر مافیا و ئەڵێ لە سەدا چواری خەڵکت لەگەڵدا نییە. ئەمە زۆر گرنگە و لێرەدا کاتێک ئەمە بێ ئایا ئەو حەوشەی پشتەوەی ئەوروپا دەکەوێتە ژێر حاکمیەتی چێ؟ بێگومان دەکەوێتە ژێر حاکمیەتی رووسیا. کەواتە ئەوروپا کە لەسەر بنەمای پاراستنی حەوشی پشتماڵی خۆی ئیتر یارمەتی ئۆکرانیایدا شەڕی لەگەڵ رووسیا ئیعلان کرد. یعنی ئەمە شەڕە، چونکە ئەو شەڕ هەموو بە چەکی ئەوروپا دەکرێت، بە پارەی ئەوروپا دەکرێت وانیا و ئەوروپا لێرەدا بووە گەورەترین زەرمەند بە تایبەتیش ئەڵمانیا، چونکە پیشەسازی ئەڵمانیا ئەتوانین بڵێن لە سەدا 60 زیاتری پابەندی
وزە و پیشەسازی و هاوکاری رووسیا بوو تەنانەت کۆمەڵێکی زۆر لە فابریقەکان لە کارگە پیشەسازیەکان کارگەی پیشەسازی هاوبەش بوون لە نێوان رووسیا و ئەڵمانیادا و ئەمانە لە سەدا هەشتایان بە وزەی رووسیا کاریان دەکرد ئەو وزەیەش ئێستا گران بووە و بڕدراوە ئێستاکە ئەوەی هەری زۆر زیانی بەرکەوتووە ئەڵمانیای بەڵام بەگشتی هەموو ئەوروپا زیانی بەرکەوت کەواتە ئێستاکە دەبینین لە پەنای ئەمەدا کێشەیەکی دیکە لەو جیۆپۆلیتیکە نوێیەدا دەردەکەوێت ئەویش بەریتانیایە بەریتانیا لە بەرنامەکانی پێشودا باسم کردووە هیچ کاتێک لەمەڕ رووسیا وەکو ئەمریکیەکان بیر ناکاتەوە چونکە بەرژەوەندی جیۆپۆلیتیکی خۆی لە قەفقاسیا دەبینێت لە دەریای ڕەشدا دەبینی و تاقە ئاستەنگێک کە لە پێش خۆیدا ببینێ رووسایە بە پلەی یەک رووسایە ئینجا چاینایە لەسەر ئەو بنەمایە ئیتر ئەتوانین بڵێن بەریتانیا 20 ساڵ ئامادەکاری کرد بۆ ئەو شەڕە بەڵام ئەمڕۆکە دۆناڵد ترامپ هات هەمووی لێ تێکدا کەواتە لێرەدا ئەمڕۆ ویانیش لە ئایندەدا بریتانیا و ئەوروپا و وڵاتانی دیکە ئایا نازانین تورکیای بخینە ناو ئێرانی بخینە ناو چاینەی بخینە ناو نازانین ئایا ئەمانە ڕێککەوتنێک دەکەن دژبەوە یان نا ئەمەشیان جارێ نازانین ئیتر بە پەیتا پەیتا بێنە سەر ناوچەکەی ئێمە جیۆپۆلیتیک لە ناوچەکەی ئێمەدا چۆن دەبێ ئەگەر دیسە لە وێنە گەورەکەەوە دەست پێ بکەین ناوچەی ئێمە لە ساڵانی 90دا زیاتر گۆڕانکاریی زۆر زۆر گەوری بەسەرداهات ئەویش بەوەی کە سەدام حوسێن پەلاماری کوێتیدا و لە بەرامبەر ئەوەدا 32 وڵاتی هاوپەیمان یەکیان گرت و هێرشیان کردە سەر عراق و هێزەکانی عراقیان لە پەل و پۆخست ئەگەر دووبارە ئەمریکیەکان فریای بەغدا نەکردوان لە ساڵی 91 لە نەورۆزی 91 بەغدا کەوتە بوو بەڵام بە حکمی ئەوەی کە ترس لە ئێرانی شیعە ئیتر ئەمەیان دواخست هەتا وەکو 2003 لە ساڵی 90ەکاندا کاتێ بینیمان دوو گۆڕانکاری زۆر زۆر گەورە بە تایبەتی بە نسبەت تورکیا دێنە ئاراوە تورکیا پێشتر و ئەو کاتیش و ئێستاش ئەندامی ناتۆ بوو بەڵام هەتا ساڵانی 90 تورکیا گرنگێکی خۆی استراتیژی زۆر زۆر گەورەی لە بۆ ناتۆ هەبوو لە بەرامبەر یەکێتی سۆڤێت زۆر زۆر گرنگ بوو زۆر زۆر پێویست بوو لە بۆ هەندێ تورکیا هەرچی کارێکی کردبای لە بۆیان ئەنجام دەدا و ئەمەش کردرا هەموو کارێکی مافیاواری دوور لە یاسا دوور لە طبیعەتی سیاست وڵاتانی خۆرئاوا و ناتۆ لە بۆ تورکیان ئەنجامدا بە تەنیا بۆ ئەوەی تورکیا بمێنێتەوە لە دوای هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت ئیتر ئەو گرنگی استراتیژیە نەما بەڵام شتێکی دیکەش لەو کاتە هاتە ئاراوە ئەویش سەرەتای سەرهەڵدان و گەشە سندنی لیبرالیزم بوو کە کۆڵەکە سەرەکیەکەی بازاری ئازادە بازاری ئازاد تەوژمێک و هێڕشێکی زۆر زۆر گەورەی دەست پێ کرد بۆ سەر سنوورەکانی دەوڵەتی نەتەوەیی ئەو سنوورانەی ڕاستە بە تەواوەتی لەناو نەبردن بەڵام هەموو سنوورەکانی لەرزاندن و کونی گەورەی تێکردن چونکە ئەمانە ئاستەنگن لە بەرامبەر بازاری ئازاد ئیتر بەو شێوەیە تورکیا لە دوو شوێندا هەژە لە ساڵانی 90ەکاندا ئیتر لەو سەردەمەدا تەماشا دەکەین تورخۆت ئۆزال لەسەر دەسەڵاتە هەتا وەکو ئێستاش هەتا وەکو ڕەزەب تەیب ئەردۆغانیش تەماشا دەکەین یەک قسەیان هەیە ئەویش ئەوەیە سنووری ئێستای تورکیا سنووری بەتەنیا تورکەکانە بەڵام تورکیا لە تورکیا گەورەترە باشە کە تورکیا لە تورکیا گەورەترە و سنوورەکەی دەتەوێت فراوانتر بکەی چۆن دەیکەی ئەمە بەتەنیا بە یاریەک دەبێ لەگەڵ کوردەکاندا بە یاریەک دەبێت لەگەڵ کوردەکاندا تەماشا دەکەین لەو یاریەشدا کێشەیەکی دەوڵەتی تورکیا هەیە چونکە دەبێت لە بۆ ئەوەش بۆەوەی لەو کێشەی تێبگەین یعنی بەتەنیا عاتیفەیەکی ئیسلامی عاتیفەیەکی ئیدۆلۆژی ئیخوانی و سەلەفی بەس نییە بۆ ئەوەی ئەمە ڕەتکەینەوە کە بڵێن ئەمە کێشە نییە تورکیا پێویستی بە کوردە بۆ ئەوەی بەرفراوان بێ ڕاستە بەڵام لێرەدا کێشەیەکی مێژوویی زۆر زۆر گەورەمان هەیە لە بنچینەی عەقڵی تورکیادا ئەویش ئەوەیە تەماشاکەن لە سەرەتای دروستبوونی کۆماردا من بە تەنیا ناوی دوو کەسایەتیتان لە بۆ دێنم کە زۆربەی زۆری دۆکومنتەکانی ئەوان پەرتووکەکانی ئەوان نووسینەکانی ئەوان و ئەوەی لەسەر ئەمانە نووسراوە خوێندومەتەوە ئەمانەش دوو کەسایەتی زۆر زۆر گەورەنە کە یەکێکیان بەڕەگەز ڕنگ بێ کوردیش بێ ئەویش کازم قەرەبەکرا کە
دێرسیم لە کاتی کۆمەڵکوژیەکەشدا ئەفسەرێکی زۆر گەورە بووە، یەکێکە لە دامەزرێنەرانی کۆماری تورکیا، و دووەمینیان عەبدولخالق ڕەندەیە. عەبدولخالق ڕەندەش یەکێکە لە میعمارەکانی لە تیۆریسیانەکانی کۆمار، لە هەمان کاتدا یەکێکە لە تیۆریسیانەکانی کۆمەڵکوژی ئەرمەنیەکان و کوردەکانیش. ئیتر ئەو دوو سیاسەتمەدارانە ئەگەر بێت و بۆچوونەکانیان بخوێنینەوە زۆر گرنگە کە کازم قەرەبەکر یەک لەوانە بووە بەردەوام ڕێگای نیشانی دەوڵەتی تورکیا داوە بەو شێوەیە تۆ ناتوانێت کوردەکان پاکتاوە بکەیت، دەبێت بەو شێوەیە بیکەیت. ئیتر لە بیرەوەریەکانیدا ئەمانە هەمویان هەنووە. قسەیەکی زۆر سەنجڕاکێشی عەبدولخالق ڕەندە هەیە کەوا بزانم لە ساڵی 1935 دەبێتە ئەندام پەرلەمانیش، ئەویش ئەو کاتە قسەکانی زۆر سەیرن. مەسەلەن کۆمەڵکوژی ئەرمەنیەکان لە 1950 کرایە، تەواو بووە، هێزک و پرۆسکیشیان نەماوە وانە، بەڵام ئەو کاتە ئەڵێتن نابێ نان و ماڵی ئەرمەنیەکان لە بۆ کوردەکان بەجێ بهێڵی، نابێ کوردەکان بێن لەسەر نان و ماڵی ئەرمەنیەکان دانیشن، دەبێ کوردەکان لە ڕۆژئاوای ڕووباری فراتەوە، ڕۆژئاوای ڕووباری فرات دەبێت بێکورد بکرێ، و لە ڕۆژهەڵاتیشدا هەتا وەکو بۆمان دەکرێت دەبێت کوردەکان لەوێ کەم بکەینەوە. لەبەرچی لەبەر ئەوەی کوردەکان ئەلێ کوردبوون، لەبەر ئەوەی کوردبوون دوژمنی بایۆلۆژی تورک چولوکە. تورک چولوک یعنی ناسیۆنالیزمی تورکی، چۆن عروبەمان هەیە، کوردایەتیمان هەیە، تورک چولوکیشمان هەیە. ئیتر ئەمە بەتەنیا قسەی دوو کەس نییە، ئەمە ئێستاکەش بەردەوام دەکات. مەسەرەن تەماشا دەکەی ئێستاکەش، یعنی لەوانەیە کەسە ئیسلامیەکان، ئیخوانیەکان، حتا جەماعەتی کوردایەتی، ئەوانەی بە ئایدۆلۆژیای کوردایەتی سونە مۆڕ و گێژ بوونە، ڕەنگ بێ بیانوەکەیان ئەوە بێ باشە کازم قەرەبەکر و عەبدولخالق ڕەندە هێزک و پرۆسکیان نەماون، چەند ساڵە مردوونە، ئێستاکە کۆماری تورکیا گۆڕانکاری بەسەرداتوە. نەخێر هاوڕێن، وەکو وتم ئەوەی ئێستاکە ئەردۆغان پێش 2 دیسا گوتی تورکیا لە تورکیا گەورەترە، و ئەوەی عەبدولخالق ڕەندە دەیڵێ لە ڕۆژئاوای ڕووباری فراتدا ئەردۆغان جێبەجێ دەکات، سوپاکەی ئەردۆغان جێبەجێ دەکات، ئەوەی کە ناویان لە نایە سوپای نیشتیمانی سووریا، ئەوە جێبەجێ دەکات. لێرەدا تەماشا دەکەین لە هەمان کاتدا هەر دیسان تەماشاکە لایەنگرانی ئاک پارتی هەر کاتێک کێشیان لەگەڵ کوردەکان هەبێ ئەرمەنیەکان بەبیردێننەوە. کازم قەرەبەکر قسەیەکی دیکەی هەیە لەسەر ئەرمەنیەکان، ئەڵێ کوردستان مانای ئەرمەنستانی گەورەیە، کوردستان مانای ئەرمەنستانی گەورەیە. و ئێستاکە لایەنگرانی ئاک پارتی، من 2-3 ڕۆژ بەر لە ئێستا بە تەسادف تەماشای چەند دیبەیتێکی ئەوانم کرد لەسەر پرۆسەی ئاشتی، هەمان قسەیان دووبارە کردەوە. یعنی تەماشا دەکەی پەلاماری ئەرمەنیان داوە، و ئەمە نیشانمان ئەدا کە مێشکەکە لە مێشکەکەدا گۆڕانکاریەکی زۆر گەورە نەکراوە. ئەوەی ئێستا هەیە شتێکی دیکەیە. ئەو پرۆسەی کە ئێستا هەیە پرۆسەیەکی ئاساییشە، پەیوەندی بە ئەمنیەتەوە هەیە زیاتر، ناچاریە. من لە بەرنامەی پێشوش لە باسم کرد، بەڵام بەتەنیا هەڵەیە ئەگەر پێمان وابێ بەتەنیا ئەمە لە بۆ تورکیا ناچاریە. نەخێر، ئەمە لە هەمان کاتدا لە بۆ کوردەکانیش ناچاریە، و لە ناو ئەمەدا بەتەنیا پەکەکە نییە، پارتیش هەیە، و ڕەنگ بێ لایەنی دیکەش بستنە ناوی ئەگەر جیۆپۆلۆتیک، ئەڵێم ئەگەر جیۆپۆلۆتیکی ناوچەکە ڕێگای پێ بدە. ئیتیفاقی کورد و تورک، ئیتیفاقەکە لە هەموو ئیتیفاقەکانیشدا وایە، و لە هەموو پرۆسەکانی ئاشتیشدا وایە، مرۆڤ ناتوانێت بەتەنیا لە پەنجەرەیەکی ئەخلاقیەوە تەماشایان بکە، لە پەنجەرەیەکی ئینسانی و نیازپاکیەوە تەماشایان بکە، بە تایبەتیش لەگەڵ دەوڵەتی تورکیادا. دەوڵەتی تورکیا وایانی حتا کۆمەلگای تورکیاش، من کە باسی کۆمەلگای تورکیا دەکەم باس لەو سەدا 3 دەکەم کە تاوەکو ئێستا دەنگی خۆیان بە ئەردۆغان ئەدەن کە لە ناویاندا کوردیش زۆرە. ئەمانەش باوەڕیان بە شتێکی ئەخلاقی و نیازپاکی و ئینسان دۆستیەوە نییە. ئەمانە باوەڕیان بەوە هەیە کە ئەتۆ دوژمنەکەت
بکوژی زەلیلی بکەی هیچ و پوچی بکەی لە زیندان بیڕزێنیەوە بەدار لی بدەی و ئەو لە دواییدا یەک داواکاری لە تۆ هەبێ داواکاریەکە چیتر نەیکوژی چیتر لی نەدەی چیتر لە زیندان داینەنەی و ئێستا مەترسیەکە ئەوەیە خەریکە دەم پارتی دەگاتە قۆناغێ باسی ماف و شتیوە ناکە باسی ئەوە دەکە تکایە چیت واز لە قەیوم بێنن چیتر قەیوم نەخەنە سەر سەرۆکی شارەوانیەکان ئەوە بەتەنیا کوردەکان نین ها بەڵە تێمەگەن لە سای ئەو ڕژێمە خەریکە حیزبی ئەتاتورک جەهەپەش بگاتە ئەو ئاستا قیر و هاوارەکەی لە بۆ ئەوە نییە بگاتە دەسەڵات چونکە ئۆپۆزیسیۆن بوون نازانێ کەسێکی وەکو ئیکرام ئیمام ئۆغڵوی لێ دەرخەی سەرۆکی شارەوانی ئیستانبول بەڕاستی ئەوانە دیکە من نابینم ئۆپۆزیسیۆن بوونەشی گەورە و جددی بکەن ئەوانیش گەشتونەتە ئەو ئاستا یعنی بەتەنیا داواکاریەکەیان ئەوە بێ دیموکراسیەت هەبێ ڕێز لە سەرۆکی شارەوانیەکان بگیرێ قەیومیان نەخەنە سەر نیان خەنە زیندان تۆمەی تیرۆریستیان نەدەنە پاڵ و ئەمە نیشانمان ئەدا کە ئەو کولتورە لەو کولتورەدا دۆستخوازی و ئاشتیخوازی نییە لە ئیتیفاقدا لە ئیتیفاقدا ناچاریکردن هەیە بەڵام کوردەکانیش حیسابی ئەو ڕەوشەی ئێستا دەکەن نەوەکو باوەڕیان پێەیە حیسابی ئەو ڕەوشەی ئێستا دەکەن لە حاڵەتێکی چیوادا کە ئەتۆ هیچ احتیمالێک لە بۆ دەرەوە نەهێڵیەوە چی ئەەکەی ناچاری لە ناوە خۆدا کارێک بکەی کە هەر هیچ نەبێ تووشی کۆمەڵکوژی نەبیەوە هەرچەندە من کۆمەڵکوژیەک لە ئێستادا چاوەڕێ ناکەم مەبەستم ئەوە نییە بەڵام ئێمە سیاسەتی نێودەوڵەتی دەبینین لە بەرنمەیەکی پێشودا باسم کرد ئەمڕۆکە ئەتۆ بچی لە بەردەم پەرلەمانی ئەوروپا خۆ پیشاندان بکەی باسی مافی مرۆڤ بکەی بڵێ لە جاکارتا فلانە کەس لەسەر بیرڕا دەستگیر کراوە تکایە وەرە یارمەتیمان بدەن جڕتت لە بۆ لێ ئەڵێ کێشەی خۆمان کەمە بین یارمەتی تۆ دێن لەسەر بیرڕا کەسێک گیرەوەەوە کەی مشکلە ئێمە ئەوە کەی کێشەیە هەت باسی ناکە جڕتە دەماوە چەند ساڵە ئەمە بەردەوامە لە بۆ هەندێک ئێستاکە تاقە چارەسەریەک ئەمەیە کە کۆمەلگا بە خۆی بەڕێو بە خۆی بەهێز بکە و خۆی ڕێک بخە لە بەرامبەر دەوڵەت و دەسەڵاتدا ئەمە لە کوردستانیشدا وایە لە کوردستانی عراقیشدا وایە نەوەک چاوت لە دەرەوە بی کوردستانی عراق بۆ نابێ بەهیت چونکە کۆمەلگا نەماوە لە ناوە خۆیدا خۆی ڕێک ناخە چاوی لە فریشتەیەکە ئەو فریشتەیە ئەگەر ئەمریکا نەبوو فەڕەنسا نەبوو بەریتانیا نەبوو با کاکفلان و کاکفلان بێ حیزبێکیان بۆ دروستکە و لە هەڵبژاردندا فریویان بدا و چەند دەنگێکیان لە دەست دەربێنێ و دوایی بچی لەگەڵ ماڵە گەورەکەی کوردایەتی ڕێک بکەوێ بڵێ ئەمنیش لەسەر هێژماری من هیچ کێشەمان نییە بەغەڵەت تێگەشت بوو وانە لە بۆ هەندێک ئیتر کێشەکە زۆر لە مەقوڵترە لە بواری سیاسیەوە ئیتر لایەنەکان بیر لەوە دەکەنەوە لایەنە کوردیەکانی تورکیا بیر لەوە دەکەنەوە کە ئەگەر هاتوو سیاسەتی نێودەوڵەتی لە سەردەمی ترامدا بەو شێوەیە بوو و ئەوەی ئیسرائیل جگە لە فەنتازیای هیچی دیکە دیار نییە بێگومان ئیسرائیل لەگەڵ نەتەوەکانی غیری عەرەب و غیری موسڵمان پەیوەندی خۆی ساز دەکا بەڵام ئەکرێ لەگەڵ دەوڵەتەکانی موسڵمان و عەرەبیش پەیوەندی خۆی باشتر بکە لەگەڵ هەندێکیان ئەکرێ لەگەڵ تورکیا بیکە ئەکرێ لەگەڵ سعودیاش بیکە ئەمەشیان هەیەیانی لە هەمان کاتدا ئێستا کە تەماشا دەکەین کە دۆناڵد ترامپ هاتوتە سەردەسەڵات لەگەڵ پوتین ئیتیفاق دەکا ئەو ئیتیفاقە چه کاریگەریەکی لە سووریا دەبێ ئایا پوتین لە سووریا چ گەمەیەک دەکاتەوە کە هەتاوەکو ئێستا هێزەکانی لە حەمیمیە ماون وەکو خۆی تەنانەت ئەو هێزەی کە پێشتر لە قامیش لێ هەبوو ئەوانیش ئێستا لە ژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکراتیک وەک جاران لە جێگەی خۆیان یەک نەفەریان نەچۆتە دەرەوە ئەوە بەڵگەیە لە جیرفانی مندایە یەک پۆلیسی رووسیا عسکەری رووسیا لە قامیشلۆ نەچۆتە دەرەوە هەتاوەکو ئێستا ڕووسەکان لە ناو مەتاڕی یعنی فڕۆکەخانەی قامیشلۆدا مەوجودن وەلەو حاڵەتەدا ئەگەر دۆناڵد ترامپ بیهەوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێزەکەی خۆی بکێشێتەوە ئایا ئیسرائیل تا چ ڕادێک ئەتوانێ ئەوەی سووریا کۆنتترۆل بکە من لەمەدە گومانم هەیە تا چ ڕادێک ئەتوانێ ئەمەی سووریا کۆنتترۆل بکە من لەوەدە گومانم هەیە باشە بە تورکیای بسپێرن دەبێ نەخیر ئەمەش نابێ بەتەنیا نابێ
لە بۆ هەندێک ڕنگ بێ سووریاش بە شێوەیەک لە شێوەکان سازشێک بکرێت لە نێوان ئەمریکا و رووسیادا چونکە ئەو هێزەی کە سووریا ئیدارە دەکا کۆنتڕۆل دەکا ئەو هەموو ئاکتۆرانە دەبێ هێزێکی گەورەتر بێ لە تورکیا گەورەتر بێ لە ئێران حتا گەورەتر بێ لە ئیسرائیلیش ئەویش بە تەنیا رووسیایە و ئەمانە هەمویان نیشانمان دەدا کە کوردەکان دەیان هەوێ ئەمەش بکەن و هەروەها وەکو باسم کرد ئەمە ئەو ئیتیفاقە ئەگەر سەر بگرێ ئەگەر ئەنجامێکی باش وەربگرێت تەنانەت ئەمە کۆڵەکەیەکی لە کوردستانی عێراقا چونکە ئەمە وەکو ئیتیفاقی کورد و کورد تەماشا دەکەن هەر لە بۆ هەندێک تەماشامان کرد وەفدەکەی ئیمرالی هاتە کوردستان و لە کوردستاندا ئێمە کۆمەڵێک جم و جۆڵ و ڕەفتاری ئەوانمان بینی لەو ڕەفتارەدا بۆنی شتێک دێ کە یعنی لە ڕەفتارەکانیاندا تەقدیسکردنی ویانیش قسەکردن بە میزاجی پارتی ویانیش قبولکردنی پێشوازی لەلایەن پارێزگاری هەولێر کە هیچ سیفاتێکی دیپلۆماسی نیە پێشوازی لە کەسێک دەکا کە جێگیری سەرۆکی پەرلەمانی تورکیایە سری سوریا ئۆندەر و ئەوانی دیکە هەموو ئەندام پەرلەمانی باڵا بەیانی ئەوە پلە بەرزن ئاز بەرزن لە کۆمیسیۆنەکانی تورکیادا لە کۆمیسیۆنەکانی سیاسەتی دەرەوە و ئاسایش و ئەمانەدا ئەندامن چونکە تاوەکو ئێستاش لەسەر کاغەزیش بێ تورکیا وڵاتێکی قانونیە و پەرلەمانێکی تاوەکو ئێستاش بەهێزە ئەگەر لەسەر کاغەزیش بێ و لە هەمان کاتدا لە زمانی جەستەکە تەماشامان کرد و دوای ئەوە کە گەڕانەوە تورکیا و لە کۆبوونەوەی دوێنەی دەم پارتی لە ئیستانبول بینیمان کە جاری یەکەم لە جیاتی ئەو ئاڵایە پێشتر کە بزوتنەوەی باکوور و ڕۆژ ئاوا هەڵی دەکرد ئاڵایەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە ماڵی بارزانی پێیان وایە ئەو ئاڵەیە هی ئەوانە ئەو ئاڵەیان بەرز کردەوە ئەمە قسەی گەنەڕاڵە تورکەکانی بەبیری هێنامەوە قسەی سیاست مەدارە ئەو سیاست مەدارانەی بەبیری هێنامەوە کە لە تورکیادا ڕۆڵێکی زۆر گەوریانی هەیە لە دیزاینکردنی سیاست ئەویش ئەوەیە ئەوان دەیان هەوێ حرەکەتی کوردی بەگشتی و حرەکەتی ئۆجلانیش لە ناودا بە بارزانی لەشمە بکەن یعنی مەبەستیان چیە هەموو حرەکەتەکان بکەونە ژێر ڕکێفی بارزانی و لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئایا هاتنی مەزلوم عەبدیش لە بۆ هەولێر کە بە خۆی هات ئەو لە دەرگای ماڵی بارزانیدا پەیوەندی بەوە هەبوو یان نا سەرباری ئەوەی کە دەبینین لە لای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستانەوە کە سنووری لەگەڵ پەکەکە هەیە و خەتی تەماسیان هەیە تەماشا دەکەین گەریلاکانیان دەکوژرێن لە هەمان کاتدا تەماشا دەکەین کە کەسێکی وەکو نێچیروان بارزانی بە مافی خۆی دەزانێ بڵێ وەڵڵا داوا لە پەکەکە دەکەین ڕێز لە بانگەوازیەکەی بەڕێز ئۆجەلان بگرێ پابەند بێ پێی یعنی لەکوێی دنیادا بینیوتە ئایا من دەتوانم کە ئەندامی پارتی نیم هیچ شتێکم لەگە پارتی نییە بانگەوازیەک ئاراستەی پارتی بکەم تکایە پابەندی ڕێنماییەکانی سەرۆک بارزانی بن حەقم هەیە و نێچیروان بارزانیش چ حەقی هەیە بڵێ بچێتە ماڵێکی دیکە کە ماڵی ئەو نیە خزمیشی نییە بە ماڵەکە بڵێ تکایە گوێ لە باوکتان بگرن باوکتان زۆر عاقڵە شتێکی پێیە ئایا ئەو شتەی باوکیان پێیە ئێمە نایزانین نێچیروان بارزانی پێی دەزانیت چییە هەمان ئەوەیە کە دەوڵەتی تورکیا باسی دەکا با ئۆجەلان پەکەکە تەسفیە بکە و هەڵیۆشێنیتەوە و بە داوای لێ بکات چەک دابنی لە بۆ هەندێک نێچیروان بارزانی ئەڵێ دەبێ پەکەکە بە لێدوانەکەی ئۆجەلان ڕازی بێ هەتا وەکو ئێستا لێدوانەکەی ئۆجەلان نهاتووە چونکە ئەمەش کۆمەڵێک گریمانەمان ئەڵێم گریمانە ناتوانانی شتێکی دقیق باسکەین بەڵام ڕوبەڕووی کۆمەڵی گریمانەمان دەکاتەوە یەک لەمانە ئەوەیە کە ئۆجەلانی چاوەڕێی حملەی دوای دۆناڵد ترامپ دەکا کە ئێستا لە ئۆکرانیایە حملەکەی چەند ڕۆژی دیکە حتمما دێتە غەزە ئیتر لە غەزە چۆن چارەسەر دەکا چۆن چارەسەر ناکە ئەمیان جارێ ئەو کاتە دەبینێت و دوای ئەوە دێتە سووریا و دێتە عێراق و دێتە تورکیاش لەوێ ئیتر دۆناڵد ترامپ بە تەواوەتی دیار دەبێت کە چی دەبێت چی ناوێت ڕنگ بێ ئۆجەلان یەک لەو بابەتانەی کە تاوەکو ئێستا بانگەوازیەکەی نەداوە ئەمە بێ
و خاڵێکی دیکەشەیە بێگومان ئەوانەی پاشخانی ئۆجلان و پەکە دەناسن مەسەلەن پێشتریش لە ساڵی 92 ساڵی 1991 حکوومەت یاریمی کوردستان دروست بوو ساڵی 1992 هەڵبژاردن کرا و پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوو و یەکەمین بڕیاری پەرلەمان شەڕکردن بوو لە دژی پەکەکە چونکە پەکەکە لە کوردستانی عراقا و ئێران و تورکیا بە مەرجێک ستاتوتی کوردستانی عراقیان قبول بوو کە هێزە چەکدارەکانی دژ بە ئەوان لە کوردستانی عراقدا نەمێنە ئەمە لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتی هەرچەند پێمان ناخۆش بێ و ئەوە بێ لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتی شتێکی زۆر زۆر تەبیعی و ئاساییە چونکە دەوڵەت لە ڕوانگەی ئاساییشەوە تەماشای بابەتەکانی دەکەن کاکە لە وڵاتی تۆ لە باکووری عراقدا ئەوان وا تەماشا دەکەن هێزی چەکداری هەنە دژ بە من شەڕ دەکەن هەموو ڕۆژی چاڵاکی دەکەن دەگەڕێنەوە ئەمەن دەمەگەوە هێزە نەمینێ ئینجا دانت پێدانێن بازرگانی تەکەڵ دەکەم ئەگەر نایکەم کێشەش بۆ دروست دەکەم شەڕەکە کرا یعنی ئەمن لە ڕوانگەیەکی نەتەوەیەوە لە ڕوانگەیەکی ئەتنیکیەوە لە ڕوانگەیەکی کورد بوونەوە تەماشای بابەتەکە ناکەم لە ڕوانگەی واقعیەتی سیاسەتی نێودەوڵەتی تەماشای بابەتەکە دەکەم شتێکی وا ڕوویدا و کاوشتە ڕوویدا ئیتر پەکەکە سەرەتا کە لە ڕقی کرد شەڕی کرد تەسلیم نەبوو و لە دواییدا ئیتر لە شەڕەکەدا بێچارەما بە تایبەتی کاتێک شەڕ گەشتە 40 ڕۆژ و هەموو جەبهەکان شکستیان خوارد ئیتر لە بادینان 300-400 کەسێک کە دەیانویست بپەڕنەوە سووریا لە ڕێگادا لە دەشتی زاخۆ دەستگیر کران و ئیتر جەمیل بایق و مراد قەڕێڵان بە چەند مەفرەزەیەکەوە توانیان خۆیان بگەینە ئەو بەری باکوور چونکە هەمویان نیان دەتوانی بستنە باکوور ئەتەوە بستە باکوور درەنگی پاییز بۆ تو پێویست بە جبلخانەیە پێویستت بە شوێنی مانەوەیە پێویست بە نایلۆنە بە جلە بە شەکرە بە چایە بە تووتنە بە خواردنە بە برنجە بە ئاردە بە شەکراوە ئەو ژمارە زۆرە لەکوێ دێنی ئەمەشیان کێشێکی زۆر زۆر گەورەیە بۆیە ئیتر جەبهەی خواکۆڕک لە جەبهەی خواکۆڕک ئیتر عوسمان ئۆزەلان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بە گفتوگۆ کرد و لە نەتیجەی ئەم گفتوگۆیەدا ئیتر بڕیاردرا کە ئەو هێزانەی پەکەکە ئەوانەی نەچوینە باکوور ئەوانی دیکە کەماونەتەوە ئیتر بێن لە کامپی زەڵێ کۆ بکرێنەوە زەڵێ شوێنێکە ماڵی مامجەلال لە پێشڕاپەڕین لەوێ بوو من ئەو ماڵم بینیوە و شوێنێکە دووری سنووری تورکایە نزیکی ئێرانە وە لە ژێڕەکەی یەکێتی نیشتیمانی کوردستاندایە بە تەنیا ڕێگایەکی ئەو ڕێگایش بە سەیتەڕە یەکێتی نیشتیمانی کوردستان تێدەپەڕێ وە لەوێمانەوە لە مێژووی پەکەکەدا زەڵێ دوو ناوی هەیە ناوێکی خیانەتە سازشکردنە تەسلیم بوونە بەڵام کە سەیری پەرتووکەکانی ئۆجەلان دەکەین بە تایبەتی وا بزانم پەرتووکی تایبەت بە چارەسەرکردنی کێشەی کوردە تەنانەت ئەوەی دواییش یعنی نەوەکو پێشەوەی دەستگیر بکرێ ئەوەی دواییش کە 2013 نووسراوە لەوێدا ئەو بە شێوەیەکی کە باز دەکات یعنی ڕاستە هێڕەش دەکاتە سەر عوسمان ئۆجەلان و ئیتر ڕەخنەی توندی لێ دەکا و گاڵتە گەپی پێ دەکا بچووکی دەکاتەوە بەڵام لە هەمان کاتدا باس لەوە دەکا ئەڵێ ئەگەر عوسمان ئۆجەلان ئەو دەست پێشخەری نەکردبایە جەمیل بایق و دوڕان کاڵکە جەمیل بایق و مراد قەڕێلان ئیندیحارگان دەکرد یعنی مەبەستیان چییە ئەو 2000 گەریلایی کەما بوو بە کوشتنیان دەدا لە زەڵێ ئەو هێزە کۆکرایەوە هێزێک بوو بێورە ببوو بەڵام لە ماوەیەکی کورتخایەندا ئەو هێزە کۆکرایەوە پەروەردەکرا ئیتر مەفرەزە بە مەفرەزە گەڕێنرایەوە باکوور لێرەدا مەبەستم چییە مەبەستم ئەوەیە کە ئەو شتەی پەکەکە لی دەڕوانی ئۆجەلان لی دەڕوانی ڕنگ بێ جیاوازی هەبێ ڕنگ بێ ئۆجەلان بە شێوەیەکی بەرفراوەتر تەماشا بکە و ئۆجەلانیش تایبەتمەندی پەکە دەزانی کە پەکەکە ڕاستە لە هەندێک شوێندا کە دەشکێ بەڵام توانای ئەوەشی هەیە لە ماوەیەکی کووردا خۆی کۆبکاتەوە و هەڵمەتیش بکە وەکو ئەوەی لە سووریا کرا وەکو ئەوەی لە شەنگال کرا لە شەنگال چی هەبوو هیچ پەکەکە یەک نەبوو لەو ڕۆژەی کە ئەمریکیەکان لە عراقیاندا 2003 لە مووسڵ یەک پارتی نەبوو چونکە مووسڵ پێشتر ئەو جاشانە هەبوون کە دژمنداریان لەگەڵ بارزانیەکان هەیە زێباری و ڕێکانی و بەشێک لە هەرچەکان و ئەمانە پارتی نەوێرە زوو بە ئاسانی بچێتە مووسڵ پێشتریش ئیتر کە پارتی ویستی بچێتە مووسڵ ئیتر ئەمریکیەکان لێیاندا بوون لە ڕێگادا لێیاندان ئیتر بەشێک لە ئەندامانی بنەماڵی بارزانیش وە بەرکەوتن بەشێکیان لێ کوژرا بەشێکیان بریندار بوون
ئەمەش وای کرد کە پارتی درەنگ بگاتە مووسڵ بەڵام من زانیاریم هەیە لە ڕۆژانی سەرەتادا ژمارەی ئەندامانی پەکەکە زۆر زۆر زیاتر بوو لە مووسڵ و لە شنگاریش لەوەی پارتی بەڵام لە پڕەوە ئیتر سازشێک کرا لە بینی پارتی و پەکەکە نازانم چی بوو لە پڕەوە پەکەکە یەک نەما لەوێ و دواییدا ئیتر دوو کەمیۆن تەقێنرانەوە لە شنگال گوتیان ئەلقاعیدە کردوێتی من زانیاری تەواو نییە ئەلقاعیدە کردبووی یان بە ناوی ئەلقاعیدە ئەمە تەواوکرا بەڵام ئەنجامەکەی گرنگە ئەنجامەکەی ئەوە بوو کە شنگالیەکان بە تەواوەتی بوونە پارتی و پارتی لە ڕێگەی شنگالیەکاندا بەردەوام 8-9 ئەندام پەرلەمانی دەردەخست و لە ئەنجومەنی مووسڵیشدا ئیتر حیزبی براوە بوو وانە لەو شنگالەدا لە پێش قەتل عامەکەی داعش هیچ شتێک نەبوو حوت گەریلای پەکەکە دەچن بەبێ چەکیش دەچن لەوێ ئەو هەڵمەتە گەورەیە دەکەن بەنسبەت پەکەکە شتێکی گەورەیە بەنسبەت ئێزیدەکانی شتێکی گەورەیە لە ڕۆژ ئاواشدا 30 کادری پەکەکە هەبوو ئەو هەڵمەتەی کرد کە لە ڕۆژ ئاواشدا پێشەوەی بەهاری عەرەبی بگاتە سووریا ئاواش بەنسبەت پەکە زۆر زۆر خراپ بوو زۆر زۆر خراپ بوو بەڵام توانی کوبکات یعنی مەبەستم ئەوەیە ڕنگ بێ لەو بانگەوازی ئۆزەلاندا شتێکی بەو شێوێش هەبێ فۆرمێکی بەو شێوێش هەبێ لە نێوان چەکدانان و چەکداناندا ئێمە جارێ نازانین بەڵام ئێمە بە بەردەوام بین لەسەر مەسەلەی کاریگەری جیۆپۆلیتیک لەسەر ناوچەکەمان لە کوردستاندا ئیتر ئەگەر شتێک هەبێ بە ناوی پرۆسەی ئاشتی و یانیش ئیتیفاقێک هەبێ ئەگەر ئەنجام بدرێ لایەنە سەرەکیەکەی سووریا دەبێ ئەوە بۆ پەک کەشوایە چونکە خۆ پەکەکە ئەو چەکەی پەکەکە لە کوردستانی عراقدا لە دژی تورکیا بەکاری نایێنێ وە ناو کوردستانی عراقدا و خۆی دەپاری شەڕەکان لەناو تونێلی پەکەکەنە لەناو ماڵی پەکەکەیە بەڵام لە سووریا 100,000 چەکدارێک هەیە ڕاستە ئەمانە هەمویان کوردیش نین لەستا 50 زیاتری هەر کورد نییە ئەمەیان ڕاستە بەڵام هەرچێک بێ بناغەکەی لەکوێ ئێمە دەزانین ئەمەیان بابەتێکی زۆر زۆر گرنگە لە سووریاشدا تەماشا دەکەین ئەوەی دەوڵەتی تورکیا دەیویست بە تەواوەتی جێبەجێ نەبوو دەیویست بەخۆی یعنی دەوڵەت تورکیا هەتاوەکو ئەوڕۆ ڕێگەی پێ نادرێ بەخۆی هێرشێکی سەرتاسەری بکە هێرشێکی بەرفراوان بکە وەکو ئەوەی کە لە سەرەکانی کردی لە عەفرین کردی ڕێگەی پێ نادرێ کە ڕێگای پێ نادرێ ئیتر تورکیا دویستی لە ڕێگای هێزەکانی سوپای نیشتیمانی سووریا ئەنجامیان بدە بەڵام ئەو هێزانش هەتاوەکو ئێستا پردی کارەکۆزاکیان تێنەپەڕاندووە لێرەدا ئیتر تەماشا دەکەین تۆپەکەیان فڕێداوەتەوە ساحەی ئەحمەد الشەرع کە بۆمان چارەسەر بکە هەر لە بۆ هەندێک ئەحمەد الشەرعیش ئیتر نەئەتوانێ ئەوەی هێزەکانی سووریای دیموکراتیک داوای دەکەن جێبەجێ بکە و نەئەتوانێ شەڕیان لەگەڵ بکە خۆی بەعاشکرا ئاڵێن شەڕکردن ئێمە بڕیارمانداوە بە هیچ شێوەیەک شەڕ لەگەڵ کوردەکان نەکەین هێزەکانی سووریای دیموکراتیک بە دیالۆگ ئەم کێشەیە چارەسەرکەین بەڵام بە دیالۆگ ئەمە چۆن چارەسەر دەبێت هەتا کوێ دەچێ ئەمەش یانجارێ بە هیچ شێوەیەک دیار نییە ئەو هێرشەی کە تورکیا دەیویست بیکە لە سەرەتای ڕوخانی ڕژێمی ئەسەددا کە هەموو هێزەکانی سووریای دیموکراتیک لە دوو گەڕێکی قامیش لە کۆ بکاتەوە ئەمە سەری نەگرتووە سوپای نیشتیمانی سووریا هەتاوەکو ئێستا ئەوەی نەگرتووە بۆیە ئیتر تەماشا دەکەین دەبینین ئەمڕۆکە ئەحمەد شەرع لەگەڵ مەزلوم عەبدی لەسەر خەتە حتا مرۆڤ دەتوانێت بڵێ لەسەر یەک مێزە دانیشتوونە بەڵام ئەمە دوور نییە لە کۆنتترۆلی ئەردۆغان ئەحمەد شەرع بە تەنسیقکردن لە هەمان کەندا لەگەڵ ئەردۆغانیش ئەو کارە دەکەن ئاەت لەمەدا چی دەبێت چی نابێ بەڕاستی هەتاوەکو ئێستا نازانێ ڕۆژ بە ڕۆژ هێزەکانی سووریای دیموکراتیک هەتا حدێک تعویز دەدەن تعویزەکان لە بەرامبەر چیە جارێ نازانین بەڵام ئێمە لەوە تێگەین لە سیستەم دابڕان مەترسی زۆر زۆر گەورەی هەیە مەسەلەن کوردەکان لە دوای کۆماری کوردستان بە بەراورد لەگەڵ ئەزەریەکان لە سیستەم دابڕان زیانێکی زۆر زۆر گەوریان بەرکەوت ئەزەریەکان چوونە ناو سیستەم هەندێک ئەڵێن ئەزەریەکان شیعە بوون و نزیکتری ئێران بوون و کەمتر تەواو بەڵام ئەزەریەکان بە ناسنامەی شیعە بوون نەچوون ناو ئێران نەچوون ناو سیستەم کوردەکان بە هەر بیانوێک بێ من ناڵێم ناحەقیان بوو بەڵام بە هەر بیانوێک بێ کە دابڕان چیان بەسەر هات یعنی دابڕان لە سیستەم مەترسی گەلێک زۆری هەیە بۆیە من لەوە تێدەگەم کە هێزەکانی سووریای دیموکراتیک جارێ نازانن دوابڕیاری ترامپ چی دەبێ لە بۆ هەندێک ئیتر ئەوانیش ئەوەی خۆیان بەو شێوەیە وەرگرتووە تدبیری خۆیان بۆ شێوە
بەو شێوەیە وەرگرتووە کە لەگەڵ حکوومەتی دیمەشقدا ئیتر لەناو گفتوگۆدانە لەناو دیالۆگدانە ئێستا مەسەلەی نەوتیشی هاتە سەر و ئەمە لە ئایندەدا شتی دیکەشی دێتە سەر لە هەمان کاتدا لە زمانی ئەحمەد شەرع دەبینین زمانێکی شەڕانگێزی لە بەرامبەر هێزەکانی سووریای دیموکراتیک بەکارنێنی ئەوانی دەوروبەری زیاتر بەکاردێن بەڵام دەوروبەری ئەحمەد شەرع هەمووی ئەلغام و مینە لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک. ئەمە چۆن دەبێت بەڕاستی لە هیچ شوێنێکدا کۆتایی تونێلەکە نابینی، هیچ سرایەک لەناو تونێلەکەدا نابین. بۆیە ئەتوانین بڵێن هەر کەس چاوەڕێی ترامپ دەکات کە ترامپ لە غەزە ئێستا لە ئۆکرانیایە لە ئۆکرانیا بێتەوە دێتە غەزە و لە دوای غەزەش بە احتیمالی زۆر دێتە عراق و دێتە کوردستانیش لەسەر مەسلەی یعنی تەنانەت ڕێگاکردنەوە بۆ نەوتی کوردستانیش کە بفرۆشترێ پەیوەندی بۆەوە هەیە. ئیتر لێدوانەکەی دواخستنی لنی ئاخیر لێدوانی ئۆجلانیش هەر ڕەنگ بێ پەیوەندی بۆەوە هەبێ. ئیتر چاوەڕێ دەکەین کە بزانین لە کۆتاییدا بابەتەکە بەرەو کوێ دەچێت بەڵام بە هەر شێوەیەک بێ جیۆپۆلۆتیک لەو سەردەمەدا لە وەزعێکی زۆر نادیاردایە و ئەمە دەگات بەکوێ بەڕاستی هەتاوەکو ئێستا نازانین لێرەدا لە ئەنجامدا دیسا ئەوە دووبارە دەکەمەوە. ئیتر کۆمەلگاکان و ئەوانەی کۆمەلگایان ڕێخستووە ئەمانە لە کۆتاییدا دەمێننەوە. وابزانم 2 ڕۆژ بەر لە ئێستا مەراسیمی حەسەن نەسڕڵڵاتان بینی لە بەیروت حەشامەتێک کرا هەموو کەس دەیگوت حیزب الله لە ناو چووە بەڵام تەماشا دەکەین لە ئەنجامدا وان نییە. بەڵێ زەبرێکی زۆر کوشندەی خوارد ئیسرائیل زەبرێکی زۆر کوشندەی لە ئێراندا کە حەسەن نەسڕڵڵای لەناوبە. حەسەن نەسڕڵڵا عەقڵی بەرخۆدانی عەرەبی و ئیسلامی بوو دژ بە ئیسرائیل و هەتاوەکو ئێستا جگە لە حەسەن نەسڕڵڵا هیچ کەسێک لە ناو خاچی لوبناندا ئیسرائیلی نەبەزاندووە. حەسەن نەسڕڵڵا ئەمەی کرد لە 2006دا و حەسەن نەسڕڵڵا هەر کاتێک قسەیەکی کردەوە هەموو ئیسرائیلیەکان ئیتر چاویان زەق دەکردنەوە و تەماشایان دەکرد بە حەپەسانەوە گویان لێ دەگرێت هەتا دوای چی ئەڵێ. ئەمەیان هەموو ڕاستە بەڵام لەبەرەوەی حیزب الله لەناو کۆمەلگادا لەناو کۆمەلگای شیعەدا خۆی ڕێخستووە تەماشا دەکەین لە ئەنجامدا سەرباری هەموو شکستەکانی ئێران لە ناوچەکەدا بە حیزب اللهەوە بە حەسەن نەسڕڵڵاوە بە بۆمبەکانی ئیسرائیلەوە بە تەقاندنی پەیجەرەکانەوە بەو هێڕشانی کە ئیسرائیل لە ناو خاچی ئێراندا ئەنجامی دەدا و بەو ترس و تۆقەی کە دروستی کردووە سەرباری ئەوەش تەماشامان کرد لە نەتیجەدا حیزب الله ئێستا وەکو جەماوەر تەماشا دەکەین بەڕاستی جەماوەرێکی فراوانی لەدەستدا 1 2 حکوومەت و سەرۆکۆماری لوبنان بەبێ حیزب الله ئەنجام نەدرا. حیزب الله دەنگیدا بە سەرۆکۆمار و ئەو حکوومەتەی کە پێک دێ حیزب اللهی لەناودایە. ئەمە نیشانمان ئەدا هەر هێزێک لەناو کۆمەلگادا ڕێکخراو بێ و هەر کۆمەلگایەک هەر میلەتێک هەر گروپێک ڕێکخراو بێ ئەمە لە سەردەمی جیۆپۆلۆتیکە تاریکەکەدا ئەتوانێت خۆی بپارێزێ و ئەتوانێت سەر بکەوێت و هەر کۆمەلگایەکیش ڕێکخراو نەبێ بەتەنیا چاوی لە دەرەوێ چاوی لە پشکی گەندەڵی بێ ئەمە وەکو کوردستانی عراقدا سوک و ڕزیل و ڕیسوا دەبێ و ئەمانەی دوێنێ دەنگیشیان پێدا قێڕۆ هاواریشیان دەکرد ئەمڕۆکە ئەمانیش ئیتر بەجیان دێڵن و خواحەفیزیان لێ دەکەن. هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش سوپاس بۆ هەمووتان کە لەگەڵماندا بوون ئەوانەی کۆمنت دەنووسن ئەوانەی بەشداری دەکەن ئەوانەی لایک دەکەن و ئەوە بە تایبەتی ئەوانەی ڤیددیۆکانمان شێر دەکەن و لە بۆ دۆست و هەواڵانی خۆیان دەنێرن. کاتێکی خۆش.